زمان وصاي بەخوا یەکتە پێ بڵێم بگەیتە 100 ساڵیش بگەیتە 100 ساڵش بەخوا هاوسەرێک نەبێ یعنی هاوسەرینت بێ هاوسەفەرت بێ هاوسەفرت بێ بەخوا ئەو دنیای قیمەتی نییە بەخوا ڕاستە ئەو با چاکت پێ بڵم هاوسەری باش لە پارە باشترە بەخوا لە سیارە باشترە بەخوا لە خاک و ئاو باشترە لە هەموو شتێ باشترە بەس زادی خوا ڕاستە مامەسا هیوادارم کەسێکی لە خواترس تێگەی پێشتر کەسانێک لە ژیانمانە هەبوون بەڕاستی لە خواترس نەبوون و لەخوا بە زیادە نێشیان توانی کە ئێمە لە ڕێلابن تێگەی ئەگەر جەنابەت لە خواترس بی بەدوای کەسێک ئاگەڕی لە خواترس بێت وڵی بەتەکی دوایە من زۆر جار گەنجێت بۆ لام مامۆساییان الحەمدوللا عومرم کردووە و دەجوز قورئانم لەبەرە و 5 فەرزە ئاچم بۆ مزگەوت بەڵام حەزم لە کچێکە کچەکە پانتۆڵە پێ و سەفورە و ئەم بۆ تۆکس و مۆتۆکسەی کردووە ڕات چییە وتم وڵای کاکە گیان ئەگە من لە شوێن جەنابەت بم نایهێنم ئەزانی بۆ چونکە هەتا ئەو ئافرەتە ڕاستەکەمە و لە چکێکە دەم بەسەریا هەر دەجوز قورئانەکەم لە بیر دەچێتەوە ئیتر لە 5 فەرزەکەەوە ئەیکەمە 3 فەرز وردە وام لێ ئەکا هاتوچۆی مزگەوت نەکەم ئەنجاکە توخواتوە بە کۆڵی ڕیش و بە کۆڵی علم و دەجوز قورئانە و بەدوای ئافرەتێکی سفورە ڕێ بکەی ئێ وردە ئیتر ئەو سەنگ و قورساویەت نامێنێت ئیتر وردە هەر خۆت بۆ خۆت کاڵ ئەبیتەوە لەو ئیمان و لەو دینداریە بۆیە ئەزانی چۆنە قوربانیان ئینسانی دیندار و خواناس ئەبێ بەدوای کەسی خواناس و دیندارا بگەڕێت بتێنێتێ یعنی ئێستا ئافرەتێکی حیجاب بەسەر و نیقاب بەسەر و ئافرەتێکی باڵاپۆش شوکا بە کەسێکی مەشروب خۆر و نێرگەلەکێش و جەماعەتی ڕەشبەڵەک و هۆڵەکانی شایی و لایڤ موزیک و ئەمانە ئەم ئافرەتە هەر بۆ خۆی تووشی کە ئابابی هەر شێتە بێشێت هەر شێتە بێت باشە بۆ خاتری خوا من هاتم بۆ لای پیاوێک یعنی بەحەسێمەوە ببمە سوکنای ماڵێکی بۆ بڕازێنمەوە بێتە هاوسەرینم هاوسەفەرم یعنی ژیانێکی ڕاحەت و سەحەتی لە بەگەڵا برمەسەر ئەمە چۆن ئەکرێ من لەگەڵ کەسێکی ئاوای ئێسا بژیم لەولاوە بەسەرخۆشی بۆی بێتەوە بۆیە ژیان ئاوا ناکرێ قوربانگیان هاوکوفئی لە دنیاە هەڵبژێرن لە ژیاندا هەڵبژێرن هەر کەسێ وەکو خۆت دیندار بوو نزیک بوو لە دینداریەکەی لە خۆتەوە دەوڵەمەندیەکەی جوانیەکەی لە ئەو کاتە گونجان و خۆشەویستی هەبوو تەوەکەل عەلە الله قوربانگیان بەتەکی دوایە وەنی برای شرینم بەزەبت مامۆسا اینجاکە ئەوە کەوتۆتە سەر جەنابتان لە کوردستان ئافرەتی باش زۆرە الحەمدولیلا لە خزم و لە کەسوکار ئەوەش نەبێ هەر خزم و کەسوکار ئەتوانێت خەڵکی بێگانت بۆ بدۆزێتەوە سوپاس بۆ ڕەب العالەمین ڕاستە لە کوردستان خەریکە فەسادەکە زۆربەی ماڵەکان ئەگرێ بەڵام کۆمەڵە ماڵێکمان هەیە الحەمدولیلا ڕەنگە لەم شارەیە هەزارەها ماڵ هەبن کچی زۆر باش و پاکداوێن و خانەدانیان هەبێت هەمووشیان چاوەڕێی ئینسانی باش و پاکداوێ نەکەن